لله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا تفسير سورة بقرة جيشتنا آياتي 146 كخواي قورة دفرميت الباسي تاوكاري قوريني آياتكاني قبلة دفرميت الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم. دەفەرمێت ئەوانەی کە پێمان بەخشی بوون ئەو کتێبەی کە خوا بۆی ناردەبوون کە تەورات بۆ جوولەکەکان و ئینجیل بۆ مەسیحیەکان یعرفونه یعنی پێغەمبەریان دەناسی، محەممەدیان دەناسی، دەیانزانی پێغەمبەرە صلى الله عليه وسلم كما يعرفون أبناءهم هەروەکو چۆن کوڕەکانی خۆیان دەناسی. وإن فريقا منهم ببيغماني كوملك لناو جولك كان ليكتمون الحق يعني ديان شاردو بتواوي أو حق راستي كديان زاني وهم يعلمون وأوان تاكش بنشانه علامة كان ديان زاني كمحمد كري عبد الله بيغمبري خوايو بيغمبري آخر زمانه. الذين آتيناهم الكتاب أواني كبيمان دابون پێمان بەخشی بوون پێشتر کتێبی ئاسمانیان بۆ هاتبوو پێشتر جوولەکەکان و مەسیحیەکان یعرفونه یعنی محەممەدیان دەناسی، پێغمبەری ئاخر زەمانیان دەناسی کەما یعرفونە ئەبناءهم هەروەکو چۆن کوڕەکانی خۆیانیان دەناسی. وئین فەریقا منهم بێگومان کۆمەڵێک لەناو جوولەکەکان ليكتمون الحق ديان شاردوا أو راستياني كديان زاني وهم يعلمون وأوان باش ديان زاني بهوي علامة نشانة كان وكا أو كسي كبانغ شي بيغمبراتي آخر زمان دكا أو بيغمبريك لتوراة والإنجيل دا وصفكاني هاتون جا عبد الله كوري سلام يكيك بولا كس شارزاكاني جولكا ها كاتك كمسلمان دبيت ئیمامی عومەر ئەو ئاەتەی لێ دەپرسێ دەفەرمێت خوای گەورە سەبارەت بە ئێوە ئاوا دەڵێ چۆن ئێوە لە پێغەمبەرایەتی محەممەد هێندە دڵنیان زیاتر لەوەی کە لە کوڕەکانی خۆتان دڵنیان دەڵێ بێگومان هەموو جوولەکەیەک وایە ئەوەی کە ئیمانی بە تەورات هەبێت و تەوراتی خوێند بێتەوە علامەت و نیشانەی پێغەمبەری ئاخر زەمان هێندە بەڕوونی لە تەوراتدا باس کراون کەس گومانی لە پێغمبەری ئاخر زەمان نییە، بەڵام هەموو جوولەکەیەک گومانی لە منداڵەکەی خۆی هەیە کە مەترسی ئەوەی هەیە خێزانەکەی خیانەتی لێکردبێت و منداڵەکە کوڕەکەی خۆی نەبێت. بۆیە تەمان جوولەکەکان و مەسیحیەکان ئەوەی کە ئیمانی بە تەورات هەبوو بێ پێشتر ئیمانی بە ئینجیل هەبوو بێت جاریکەش باسمان کردووە علامەت و نیشانەکانی پێغمبەری ئاخر زەمان هەمووی بە وردی باس کرابوون پێش ئەوەی پێغمبەر بێت و کەسێک بڵێ من پێغمبەری ئاخر زەمانم هەموو دەیانگوت پێغمبەرێک دێ ئەوە سیفەتیەتی ئەوە شکڵیەتی ئەوە شێوەیەتی ئەوە ناوەکەیەتی، بەڵام کە هات و لەوان نەبوو ئەو جار کەوتنە دژایەتی کردنی ئەو پێغمبەرە صلی الله عليه وسلم. جا دەفەرمێت الحق من ربك ڕاستی لەلایەن پەروەردیگارتەوەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم فلا تكونن من الممترين تۆ لەو کەسانە نەبی کە دەکەویە گومان و دوودڵی. الحق من ربك راستي أويك پروردگار دينيري راستي أويك خوا ديلي فلا تكونن من الممترين تو لو كسان النبي كدكويك گمان لپیغمبراتي خوت ها يا لدينكي خوت يا لراستيتي خوت كأو آتش تمان تدقيني أو شتيك اگر فرماني خوا بيت يا فرماني پیغمبر بي صلى الله عليه وسلم کە یەقینت هەبوو تۆ بە دوای فەرمانی خوا کەوتووی یا بە دوای فەرمانی پێغمبەر کەوتووی صلی الله عليه وسلم با هەموو خەڵکیش دژت بێ، با هەموو خەڵکیش پێچەوانەت بێ، ئینسان نابێ لەو یەقینەی کە هەیەی لەو دڵنیایی کە هەیەی پەشیمان بێتەوە بە قسەی خەڵکی یا بۆی کە قەناعەتت پێ ناکە. زۆر جار پرسیارێک زۆر کەس دووبارەی دەکاتەوە جاری وا هەیە تۆ بە یەقینی پێشتر باوەڕت پێی بووە، بەڵام بەهۆی ئەوەی کە خەڵک ئیمانی پێی ناهێنێ جاری وە تۆ لە ڕاستیەکەی خۆت دەکەویە دوودڵی تۆن بە هیچ شێوەیەکی ناکرێ. محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر لەسەر زەویدا یەک کەس ئیمانی پێ نەهێنا با هەر پێغمبەر بوو، ینی تۆ بەوەی کە خەڵک بە قسێت دەکا یا بە قسێت ناکا
قەناعەت بە جوابەکەی تۆ دەکەن یا قەناعەت بە جوابەکەی تۆ ناکەن بەوەی ئەتۆ لە حەق و نەحەقی یعنی ناشورەی بۆیە زۆر جارەها کە پرسیارێک لێ دەکەن دەکرێت بەس لە بەرخاتری ئەوەی قەناعەتت پێ بکەن ڕاستیان پێ نەڵێ بەس دەکرێت لە بەرخاتری ئەوەی بڕوات پێ بکەن ئاەتێکی تەویلکەی یعنی تەفسیریکەی بەهاڵا یان ئاەتێکی باز نەکەی یان ئاەتێکی پشتگوێ خەی و ئیهمالیکەی بێگومان نا الحق من ربك ڕاستی لەلایەن پەروەردیگارتەوەیە فلا تكونن من الممترين تۆ هەرگیز لەو کەسانە نەبی کە دەکەونە گومان و دوودڵی چونکە گومان هەبوون لە پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم و لە هەر ڕوکنێکی دیکەی ئیمان یەکسانە بە کوفر ها ئەو کەسەی کە دەڵێ قیامەت دنیا یا پێغەمبەر دەبێ ڕاست بێ یا ڕاست نەبێ وەکو یەکوانە ها دەبێ ئینسان لە بابەتی عەقیدەیدا یەقینی هەبێ جاخوا دەفەرمێت ولكل وجهة هو موليها ولكل يعني هەر گەلێک هەر نەتەوەیەک هەر شوێن کەوتەی پێغەمبەرێک لە پێشووتردا وجهة يعني ڕووگەیەکی هەبوو ئاینێکی هەبوو هو موليها کە ئەو کەسە کە ئەو گەلە ڕووی لەو ئاینەی خۆی یا ڕووی لەو قیبلە و ڕووگەی خۆ دەکرد ولكل وجهة هەر نەتەوەیەک هەر گەلێک لە گەلەکانی پێشوو ڕووگەیەکی هەبوو هو موليها کە ئەو گەلە ڕووی دەکردە ئەو ڕووگەیە ئەو قیبلەیە فاستبقوا الخيرات ئێوە ئەی ئیماندارینە خۆتان بەوانەوە مەشغوڵ مەکەن فاستبقوا الخيرات يعني پێش بڕچێ بکەن پەلە بکەن لە ئەنجامدانی هەرچی چاکە هەیە فاستبقوا يعني پێش بڕچێ بکەن مسابقە بکەن کێبەرچێ بکەن لەسەر ئەنجامدانی هەرچی چاکە هەیە گرنگەوەیە ئەوەی دەیکەی چاک بێت چاکەکە گەورە بێ یا بچووک بێ جۆرەکەی چ چاکەیەکە و نەوعەکەی چی گرنگەوەی ئەوەی دەیکەی چاک بێ ئەینەما تەکوونوا یەئتی بیکم الله ئەینەما تەکوون ئێوە لە هەر شوێنێک بن لە هەر جێگایەک بن یعنی لە هەر جێگایەک بمرن لە هەر جێگایەک وەفاتکەن لە هەر جێگایەک بنێژرێن یعنی مەیت و قەبرەکەتان لە هەر شوێنێک بێت کە وەختی قیامەتێدا هات یەئتی بیکم الله جەمیعا خوای گەورە هەر هەمووانتان زیندوو دەکاتەوە و هەمووانتان دێنێتەوە ئەینەما تەکوونوا یەئتی بیکم الله جەمیعا ئێوە لە هەر جێگایەک بن لە هەر شوێنێک بن یا لە هەر شوێنێک بمرن یەئتی بیکم الله جەمیعا خوای گەورە هەر هەمووانتان دێنێتەوە و زیندوو دەکاتەوە ها ئین الله على كل شيء قدير بێگومان خوای گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە لە هێندێک ئاینی دنیاییدا ئێستاش کەسێک کە دەمرێ قەبرەکەی یعنی مەیتەکەی دەسووتێنن دەیکەن بە خۆڵەمێش و بە بەحریدا دەکەن کە بەو نیەتەی کە بە حساب دوایە تەواو یەکجاری جستە و لاشەکەی پەرش و بڵاو بێت و کەس نەتوانێت لە دواییدا زیندوی کاتەوە بێگومانەوە بۆ دەسەڵاتی خوای گەورە طبعا هیچ نرخێکی نییە طبعا ئینسان زوو مرد بێ درەنگ مرد بێ مەیتەکەی دیار بێ یا دیار نەبێ گۆڕەکەت هەبێ یا گۆڕت نەبێ لە قیامەتێ خوای گەورە دەسەڵات و توانای هەیە لە هەر جێگایەکی ئەو سەرزەویە ئینسان مرد بێ خوای گەورە ئینسان دێنێتەوە گرنگ ئەوەیە کە مردووی لە چیدا مردبی لە مسابقات و پێشبڕکێ لە کارە چاکەکاندا ئینسان مرد بێ لە کاری چاکەدا مردبی گرنگە دەنا لەکوێ مردووی کوێ هیچ گرنگ نییە چۆن مردووی تاوان ئەوە گرنگە بەڵام لەکوێ مردووی و لەکوێ دەنێژرێ ئەوە هیچ قیمەتێکی نییە ولكل وجهة هو موليها هەر کۆمەڵە خەڵکێک هەر گەلێک پێشتر ڕووگەیەکی هەبووە ڕووی تێکردووە فاستبقوا الخيرات ئێوە پێشبڕکێ بکەن ئەی ئیماندارینە لە ئەنجامدانی هەرچی چاکە هەیە ئەینەما تەکوونوا یەئتی بیکم الله جەمیعا لە هەر شوێنێک بن ئێوە خوای گەورە دەتان هێنێتەوە بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە و پاداشت وەرگرتنەوە و سزا وەرگرتنەوە ئین الله على كل شيء قدير بێگومان خوای گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە پاشان دەفەرمێت ومن حيث خرجت فولي وجهك شطر المسجد الحرام ومن حيث خرجت بۆ هەر شوێنێک چوویە دەرێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم فولي وەریگێڕە وجهك شطر المسجد الحرام ڕوخساری خۆت لە کاتی نوێژدا بەرەو مزگەوتی حرام بۆ ئەوەی وا حاڵی نەبین کە تەنها لە مەدینەیڕا ئەو کاتەی لە ماڵێن قیبلەی نوێژیان کەعبەیە کە چوونە سەفەری قیبلەکەیان دەگۆڕێن نا ومن حيث خرجت بۆ هەر شوێنێک چوویە دەرێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم
فولي وجهك ورجر رخصار خط شطر المسجد الحرام برو مزقوتي حرام برو كعبة وإنه بيقمان روكرنا كعبة لكاتي نوجدا للحق بدل نيايوا راستيك وحقك من ربك للايان پروردگار توهاتوا وإنه بيقمان أو قبلو روغا غورينا للحق زور راستا من ربك للايان پروردگار تو قرارك دراو بريارك دراوا وما الله بغافل عما تعملون وخواي قورش بآغانية لو كارو كردواني كإيوة ديكن چاکە بکەن خوا هەر ئاگای لێیە ها خراپە بکەن خوای گەورە هەر ئاگای لێیە ومن حيث خرجت دیسان تأكيدي دەکاتەوە خوای گەورە دەفەرمێت بۆ هەر شوێنێک چوویە دەرێ فولي وجهك شطر المسجد الحرام وەری جێڕە ڕوخساری خۆت لە کاتی نوێژدا بەرەو مزگەوتی حرام و بەرەو کەعبە ئەو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وحيث ما كنتم وئێوەش ئەی ئیماندارینا لە هەر شوێنێک بوون لە ماڵێ بوون یا لە سەفەرێ بوون لە شاری خۆت بوو یا لە شاری خۆت نەبووی فولوا وجوهكم ورجيرن رخصارتان دموچاوتان جستتان لاشتان شطره برو مزقوتي حرام برو كعبة لكاتي نوجدا بوچي طبعا خواي قورة او همو جارة قبلة قورينكي دوبارة دكاتوا لبروي مسلمانان بيشتر تنها لسر روكرنا طبعا قدس راهن درابون طبعا قدس اوي ئێستا طبعا حملەی لەسرە ڕووگەی یەکەمی ئیمانداران بووە و ڕووگەی پێغەمبەرانی پێشووتریش بووە و ماڵێکی مقدس و پیرۆزیشە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و لای ئیماندارانیش و جوولەکە و بتپەرستەکانیش طبعا تانە و تەشەری زۆریان لە ئیمانداران دەگرت گوتمان پێشتر کە قیبلەیان نەگۆڕی بوو دەیانگوت ئەگەر دینی تازەتان بۆ هاتووە ئەی بۆ قیبلەی تازە قیبلەی سەر بەخۆتان نییە کە قیبلەکە گۆڕا دەیانگوت باشە ئەگەر محەممەدیش وەکو موسا و عیسای پێغەمبەرە بۆ ڕوو لە هەمان ئەو قیبلەیە ناکە کە پێغەمبەرانی پێشووتر ڕوویان تێکردووە جا خوای گەورە بۆ ئەوەی ئیمانداران تووشی قەلەق و دوودڵی نەبن چەند جارێک باسی ڕووەرجێڕان دەکا بۆ ئەوەی یەقینیان هەبێ کە ڕووکردنە قیبلە کەعبە ماڵی خوای پەروەردگارە چونکە ئێمە طبعا نە قودس ها لە خودی خۆیدا هیچ پیرۆزیەکی هەیە نە کەعبەش ها خودی کەعبەکە پیرۆزیەکە لەوەیدایە ها کە خوا پیرۆزی کردووە وایە ئێمە بۆچی بەیت المقدسمان لەکن پیرۆزە لەبەرەوەی خوا بە پیرۆزی داناوە وایە و کەعبەش بۆچی پیرۆزە ها لەبەرەوەی خوا طبعا بە پیرۆزی داناوە خوای گەورە نوێژی بەیت المقدس و ئەقسای بە گەورەتر حساب کردووە لە شوێنی کە و نوێژی حرەمی مەکەی پیرۆزتر کردووە لە شوێنی دیکە هەندێک کاتی دیکە هەنە حەدیثمان هەیە بنمونەهاش دوور قەعات شەو نوێژ کە دەیکەی لە تاریکایی شەودا بینی خۆت و خوایە خۆ کەعبەش نییە وایە قودسیش نییە ماڵی خۆتە زۆر جار خێرەکەی زۆرترە لەو نوێژەی کە ئینسان لە کەعبەشدا دەیکە قەستم ئینسانی ئیماندار شوێن ئەمری خوای دەکەوێت خودی جێگا و مەکان و کەسەکان لای ئێمە پیرۆزیەکان لە جێبەجێکردنی ئەمری خوایە وەرگرتووە ئێمە بە ئەمری خوای ڕوو دەکەینە کەعبە بە ئەمری خواش دەچینە کەعبە تەوان بۆ عەمرەیە بۆ حەجە و بە ئەمری خوای لەکنمان پیرۆز بۆ دەنا لە ئەسڵی ئەوەدا هەموو سەرزەوی وەکو یەکە ئەگەر خوای گەورە شوێنێکی پیرۆزتر نەکرد بێ لە شوێنێکی دیکە بۆیە دەفەرمێت ومن حيث خرجت فولي وجهك شطر المسجد الحرام بۆ هەر شوێنێک چوویە دەرێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ڕوخساری خۆت وەرجێڕە بەرەو مزگەوتی حرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطرة ئێوەش بۆ هەر شوێنێک چوون ئەی ئیماندارینا ڕوخساری خۆتان وەرجێرن بەرەو مزگەوتی حرام و کەعبە لئلا يكون للناس عليكم حجة بۆ ئەوەی لئلا يكون للناس بۆ ئەوەی خەڵکانی منافق طبعا خەڵکانی دووڕوو جوولەکەکان مەسیحیەکان ئیمان لاوازەکان قسەیان نەبێت لەسەرتان لئلا يكون للناس عليكم حجة بۆ ئەوەی خەڵکی بێدین یعنی خەڵکی بێئیمان خەڵکی ئیمان لاواز حجە و بەڵگەی نەبێ بەسەرتانەوە نەڵێ باشە ئەگەر دینی سەر بەخۆتان هەیە ئەی بۆ قیبلەکەتان سەر بەخۆ نییە ئەگەر پێغەمبەرەکەتان پێغەمبەری کۆتایە ئەی بۆ قیبلەیەکی تایبەتیشی نییە بۆی ئەو قسەیان نەمێنێ خوای گەورە ئەمری کرد کە ڕووی خۆتان لە بەیت المقدسەوە وەرجێڕن بەرەو مەسجیدی حرام لئلا يكون للناس عليكم حجة بۆ ئەوەی
ئەو خەڵکانەی کە ئیمانیان لاوازە و ئیمانیان نەخۆشە بەڵگەیان نەبێ بەسەرتانەوە إلا الذين ظلموا منهم تەنها ئەو کەسانە نەبێ کە ستەمکارن ئەوانەی ستەمکارن یعنی ئەوانەی تاوانکارن ئەوانەی خەتاکارن یعنی چاوەڕێی ئەوە مەبن کەسی تاوانبار قسەتان لەسەر نەکا کەسی تاوانبار قەناعەت بە دەلیلەکانت کە قەناعەت بە بەڵگەکانت کە بۆیە مەرز نییە تۆ جاری وایە قسان دەکەی بۆ کەسێک ئەگەر کەسەکە قەناعەتی پێ نەکرد یعنی نەتوانی قەناعەتی پێ بکەیت یا بە قسەکانی تۆ قەناعەتی نەکرد مەرجە هەڵەکە لە تۆدابێ هێندێک جار دەگونجێ دلیلەکانمان معلوماتمان وەکو پێویست نەبێ وایە بە زۆر جار دلیل تەنها تەئسیر لە چێ دەکا لە کەسێک دەکا کە عەقڵی بەکاربێنێ هۆشی بەکاربێنی بیەوێت تێبگا کەسێکی تاوانبار و خراپەکار هێندێک جار تەنها مەبەستی عینادیکردن و وەک دەڵێ ئینکاریکردن و مناقەشەکردن و مەجلیسگەرمکردنە بەڵگەی بۆ بێنیەوە یا بۆ نێنیەوە قسەی بۆ بکە یا قسەی بۆ نەکەی جاری وایە هەر لەسەر قسەی خۆیەتی بۆیە خوای گەورە کە بڕیاری گۆڕینی قیبلەی داوە بۆ ئەوەی خەڵکە عاقڵمەند و هۆشمەندەکە قسەیان نەبێ بەڵام کەسی کە تاوانبارە و خەتاکارە قسە دەکە یان ناکە ڕەخ نەدەگرێ یان ناگرێ ئەو هیچ مشکلە نییە بە هەر ڕەخ نەبگرێت چونکە هیچ کاتێک هەموو کەس بە قسەی پێغەمبەریش قەناعەتی نەکردووە وایە خۆ لە قسەی پێغەمبەر حەقتر نەبوون وایە هیچ قسەیەکی نەکردووە بە وەحی نەبێ بەنیگان نەبێ اینجا ئەو حکمەتەی کە پێغەمبەر هەی بۆ صلی الله عليه وسلم ئەو نەرمونیانی و لێزانی کە پێغەمبەر هەی بۆ صلی الله عليه وسلم چێ هەیەی بۆیە مەرزنی ئینسان هەمیشە خۆی تاوانبارکە کە خەڵک گوێت لێ ناگرێ یا خەڵک بە قسەت ناکە یا بە قسەکەت قەناعەت ناکە هەندێک جار خەلەلەکە لە دڵی کەسی بەرامبەردایە دڵی بەرامبەرەکەت قوفڵی پێوەیە قسەکە ناچێتە دڵیەوە نەک قسەکەی تۆ خەلەلی تێدابێ بۆیە خوا دەفەرمێت لئلا يكون للناس عليكم حجة بۆ ئەوەی خەڵکی بەڵگەیان نەبێ بەسەرتان حجیان نەبێ بەسەرتانەوە إلا الذين ظلموا تەنها ئەو کەسانە بەڵگەیان دەمێنێ قسەیان دەمێنێ کە ستەمکارن ئەوەی وانش خوا دەفەرمێتی فەلا تەخشەوهم لەو کەسانەشی کە تاوانبارن و ستەمکارن مەترسە یعنی کوشتن یعنی مەترسە لەوەی کە قسەکەت ڕەت دەکەنەوە مەترسە لەوەی کە بە قسەت ناکەن کە بەداخەوە ئەو سیفەتە لە زۆرێکماندا هەیە جاری وا هەیە لە ترسی ئەوەی کە خەڵک متهمت نەکا بەوەی کە قسەت ڕقن بن وایە جاری وایە قسە ناکەی جاری وایە لە ترسی ئەوەی کە نەوەکا قسەکەت لێوەرنەگرن قسە ناکەی جاری وایە لە ترسی ئەوەی کە تهمەتێک بۆ هەڵبەستن لەوانەیە قسەکە نەکەی و هێندێک جاری شەیتان فێڵمان لێ دەکە دەڵێ هاگە قسان کەم لەوانەیە خەڵک بڵێ خۆ بە زۆر دەزانێت لەوانەیە خەڵک وا حیسابکە کە من لەوی بە چاکتر خۆم پیشان دەدەم ئەوانە یعنی کە خوا دەفەرمێ مەترسە یعنی حیساب بۆ هیچ شتێک مەکە کە ویستت قسە بکەی قسەی حەقی فەلا تەخشەوهم لەو کەسانێک کە ستەمکارن و تاوانکارن مەترسە و حیسابیان بۆ مەکە وەخشەونی خوا دەفەرمێ بەس لە من بترسە ئەوە ئامانجێک لە گۆڕینی قیبلە بریتی بوو لەوەی کە خەڵکی لەسەر ئیمانداران بەڵگەیان نەبێ ئامانجی دووهەم خوا دەفەرمێت وەلی ئوتیممە نیعمەتی عەلەیکم و بۆ ئەوەی تەواویکەم ناز و نیعمەت و چاکەی خۆم بەسەرتانەوە یەکێک لە نیعمەتەکان یەکێک لە چاکەکان کە خوای گەورە لەگەڵ ئومەتی پێغەمبەردا کردی و لەگەڵ خودی پێغەمبەردا کردی صلی الله عليه وسلم ئەوە بوو کە قیبلەی بۆ گۆڕین کە قیبلەی بۆ گۆڕین بە تەواوی دینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو بە شریعەتێکی سربەخۆ و ئەو قسانەی کە پێشتر دەکران تەبەن ئەو قسانە هیچیان نەمان و ڕێیان تێنەچوو و پاشانیش تەبەن خوای گەورە نەک کەعبەی پیرۆز کرد کەعبەی بە نوێژێک عیبادەتێک لە کەعبەیدا بە 100,000 نوێژە خۆ ئەگەر هەر قودس قیبلە بایە وایە دەبوایە تەبەن خێرە گەورەکە لەوێ بە و ئەو حەجێک ئێستا لە حەرەم دەکرێت وایە ئەگەر قیبلە قودس با دەبوا لەوێ کرابا کە دیارش ئێستا هەم مسلمانان دەچن نێک نوێژی تێدا دەکەن ژیانیان سەلامەت نییە وایە ئەی دوایە ئەو هەموو اینجا لە ڕووی جێگا و شوێنیشەوە تەبەن ئەو فەراحی و فراوانی کە لە ناو کەعبەیدا هەیە و لەو تایبەتمەندیانی کە لەوێدا هەنا بۆیە بە کۆمەڵێک حکمت خوای گەورە قیبلەکەی گۆڕی بۆیە دەفەرمێت وەلی ئوتیممە نیعمەتی عەلەیکم بۆ ئەوەی ناز و نیعمەت و چاکەی خۆم تەواو کەم بەسەرتانەوە ولعلكم تهتدون بأميدي ئێوەش کە ئێوە ڕێگای ڕاست بدۆزنەوە و بە دوای ڕێنمونی خوای گەورەکەون
ئەگەر سەیری کەلیمەکان کەینە ومن حيث خرجت فولي وجهك شطر المسجد الحرام بۆ هەر شوێنێک چوویە دەرێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم وەرجێڕە ڕوخسارت بەرەو مزگەوتی حرام وحيث ما كنتم و لە هەر شوێنێک بوون ئێوە فولوا وجوهكم وەری جێڕن ڕوخسارتان شطره بەرەو کەعبە لە کاتی نوێژدا لئلا يكون لئلا بۆ ئەوەی لئلا يكون بۆ ئەوەی نەبێت للناس بۆ خەڵکی عليكم بەسەر ئێوەوە حجەت و هیچ بەڵگەیەک إلا الذين ظلموا تەنها ئەو کەسانە بەڵگەیان دەمێنێت کەستەمکارن فلا تخشوهم لەو کەسانەش مەترسن کەستەمکارن و تاوانبارن وەخشەونی بەس لە من بترسن ولئتم نعمتي و بۆ ئەوەی ناز و نیعمەتی خۆشم تەواو کەم بەسەرتانەوە بۆیە قیبلەم بۆ گۆڕین ولعلكم تهتدون و بۆ ئومێدی ئەوەش ڕێگای ڕاست بدۆزنەوە كما أرسلنا فيكم رسولا وهر بەم شێوەیە یعنی چۆن پێغمبەرمان بۆ ناردن ڕەوانەشمان کرد لە ناوتاندا پێغمبەرێک منکم لە خۆتان هەر بەم شێوەیە ڕەوانەمان کرد لە ناو خۆتاندا لە ناو خۆتان یعنی لە ناو عارەبەکان لە ناو خەڵکی مەکەدا پێغمبەرێک منکم لە خۆتان واضحە یەتلو عەلەیکم ئەو پێغمبەرە ئیشی چییە یەتلو دەخوێنێتەوە عەلەیکم بەسەرتاندا ئایاتونا بەڵگەکانی ئێمە ئیشی پێغمبەر و ئەو کەسەشی شوێن پێغمبەر کەوتو عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم ئیشت چییە ئەوەی خوا ناردوویەتی بۆ تۆ ئەتۆ بخوێنیەوە یەتلو عەلەیکم ئایاتینا بخوێنێتەوە بەسەرتاندا بەڵگە و نیشانەکانی ئێمە وەیوزەکیکم و هەروەها خاوێنیشتان کاتەوە پاکیشتان کاتەوە لە چی لە شیرک لە ڕیا لە حەسوودی لە نەخۆشیە دەرونیەکان ويعلمكم الكتاب وفێری ئەو کتێبەشتان کات کە قورئانە بۆی خوێندنەوە جیایە ها تۆ جاری وایە ئاەت بەسەر کەسێکدا دەخوێنیەوە مەرج نییە کەسەکە فێر ببێ وایە کەسەکە لەوانێ بەس لی تێبگا لێ حاڵی ببێ وایە هێندێک کەسیش بەسەریشیدا دەخوێنیەوە فێریشی دەبێ وایە بۆی خوێندنەوە شتێکە فێرکردن شتێکی دیکەیە پێغمبەر صلی الله عليه وسلم ئیشی سەرەکی یەکەم جار ئەوە بوو کە هەرچی بۆی هاتووە بەسەر هەموو شوێن کەوتوانیدا بخوێنێتەوە پێیان بگەێنێ وایە دواتر لەناو ئەوانەی کە بۆیان دەخوێنێتەوە تەمەن هێندێکیشی فێر کردوون بە تەواوی فێری کردوون بنووسن فێری کردوون بخوێننەوە فێری کردوون حیفظیکەن لەبەریکەن تەفسیریکەن معنایکەن بۆیە ئیشی پێغمبەران سەلامی خوایان لەسەر بێت هەم خوێندنەوەی ئەو ئاەتانەیە کە خوا ناردوێتی ئیشی دووهەمیان ئەوەیە وەیوزەکیکم دڵیان خاوێنکەوە پاکەوە ئەو جار وەیعلمهم الکتابە فێری کتێبیان کە چونکە فێرکردن ئەگەر تەسکیەی نەفس و دڵخاوێنکردنەوەی لەگەڵدانە بێ بە کەڵکی هیچ نایە وەلحیکمەتەوە هەروە فێری داناییشیان کە فێری سنەتی خۆشتیشیان کە فێری شریعەتی خۆتیشیان کە وەیعلمکم ما لەم تەکونوا تعلمون و فێری شتێکیان کە وەیعلمکم ما فێری شتانێکیان کە کە لەم تەکونوا تعلمون کە ئەوان پێشتر نەیان دەزانی و پێشتر لێ حاڵی نەبوو بوون واضحە فەذکورونی ئەذکورکم فەذکورونی یادم بکەن خوا دەفەرمێ یادتان دەکەم یعنی چی یادم بکەن یعنی شریعەتی من دینی من فەرمانی من ئەمرەکانی من لەسەر زەوی جێبەجێکەن ئەذکورکم ئەمنیش ئێوە باسی ئێوە دەکەم لە لای مەلایکەتەکان لە لای فریشتەکان پاداشتی باسکردنەکە و حەدیثی صحیحشمان هەیە کە ئەگەر ئینسان لەسەر زەوی ناوی خوا بێنێت لە دڵی خۆیدا خوای گەورە بە ئاشکرا ناوت دەهێنێت لە کۆمەڵێکی گچکەدا ناوی خوا بێنە خوای گەورە لە کۆمەڵێکی گەورەتردا ناوت دەهێنێت و ناوت باز دەکا بۆیە فەذکورونی ئێوە یادی من بکەن ئەمنتان لەبیر بێ تەمەن لەبیربوونی خوش یعنی زی ئەنی نەهار تەسبیحاتت بەدەستەوە بڵێ سوبحان الله الحەمدولله وای ئەوە گرینگە ها بەڵام گرینگتر لەوی ئەوەی ئینسان لە هەموو حاڵەتێکدا خوای لەبیر بێ خوای لەبیر بێ یعنی خواد لەبیر بێ کە چاوت بەکاردێنی کە گوێت بەکاردێنی دەستت بەکاردێنی زمانت بەکاردێنی وایە بۆیە جاری وهەیە وایە تەسبیحات و لەوانەیە سوبحان الله زمانی زۆر بێ بەڵام هەر تەسبیحی دانی لەوانەیە جنێوان بڵێ وایە لەوانەیە غەیبەتی کە لەوانەیە دڵی ڕق و بوغز و قینی تێدا بێ کە یادی خوا بەڵێ تەسبیحات و ذیکرەکە گرینگە بەڵام گرینگتر ئەوەی کە دەڵی یادم بکە یعنی ئەمنت لەبیر بێ وایە ئەمنت لەبیر بێ ئەمنم یعنی لە ترسی من خراپە مەکە و بە ئومێدی ڕەحمەتی منیش هەرچی چاکەیە ها بیکە فەذکورونی ئەذکورکم یادم بکەن یادتان دەکەم وەشکورولی سوپاسگوزاری نیعمەت و چاکەکانی من بکەن وەلا تەکفورون یعنی چی
نەنا وەشکوڕولی شکرانە بژێری نیعمەتەکانی من بکەن وەلا تەکفڕون سپڵە و پێنەزان مەبن. جا ئەگەر شکرانە بژێری خوایکەی لە ئین شەکەرتم خوا دەفەرمێت ئەگەر شکرانە بژێریم بکەی هەر نیعمەتەکەت بۆ زیاد دەکا وایە ئەلی ئەگەر سپڵەبی وەلا ئین کەفەرتم إن عذابي لشديد. آتێکی دیکەی تەفسیری ئاوا تێدەکا ئەگەر ئینسان سپڵەش بێ خوای گەورە نیعمەتەکەشت لە دەستێنێتەوە سزاشت دەدا. بۆیە شکری نیعمەتی خوای زانن چەند جۆرە کە یەکێکە لە عیبادەتەکان کە زۆر جار هیچی تێ ناچێ بەڕاستی شکری نیعمەتی خوای هەندێکی بەدڵ دەکرێ وایە طبعاً شکری نیعمەتی خوای بەدڵ چییە ئەوەیە کە چاکەی خوا لەگەڵی کردووی لەگەڵ تۆی کردووە لە دڵەوە حەزت لێبێ هەموو کەس خوای گەورە ئەو چاکەی لەگەڵ بکە وایە. دووهەم زۆری شکر ئەوەیە کە ئەو نیعمەتەی خوا لەگەڵی کردووی بەکاری بێنی وایە بەکاری بێنی لە باشەدا دەستە دەستێکی ساغ و سەلامەتت هەیە یارمەتی خەڵکی پێ بدەی وایە چاوێکی ساغ و بینەری پێداویشتی چاکی پێ بخوێنیەوە وایە گوێشتی باشی پێ ببیستی وەلحاصڵ عیلمی پێداوی زانستی پێداوی ماڵی پێداوی بەکاری بێنی لە کاری چاکەدا شکرێکیش هەیە بە طبعاً ئەوە بە زمان دەکرێت ئەوەیە کە لە هەر چاکەیەک هەستت پێکرد بڵێ چی الحەمدولله سوپاس بۆ تۆ خوای گەورە وەلە ئین شەکە فەذکوڕونی ئەذکوڕکم یادم بکەن ئەی ئیماندارینە یادتان دەکەم وایە وەشکوڕولی سوپاسگوزاری نیعمەت و چاکەکانی من بن ولا تەکفڕون سپڵە و پێنەزان مەبن. آخر ئاەت دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا استعینوا بالصبر والصلاة ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە داوای کۆمەکی و یارمەتی و پشتیوانی بکەن لەخوا بەهۆی دوشتەوە بالصبر بەهۆی ئارامی و بەهۆی نوێژەوە کە لە شوێنی کە ژەوانەمان باسکردن کە هەموو ناڕەحاتی و ناخۆشیەک کە لە دنیادا تووشی ئینسان دەبێت بۆ ئینسانی ئیماندار ڕەحمەتە پێت خۆش بێ یا پێت ناخۆش بێ ڕەحمەتەکەی ببینی یا نەبینی وایە هەتا عقوبەکەشت یعنی عفو ئیمتیحانەکەشت تاقیکردنەوەکەشت سەختتر بێ بێگومان ئەجرەکەی گەورەترە جا لە دوو حاڵەت بەدەرنی ئینسان کە بەڵا و مصیبەتی دنیای توش دەبێ یا ئەوەتە هیچت نەکردو خی گەور هەر دەوێت پلت بەرزکاتەوە بەهۆی ئەوەی کە بتکاتە کەسێکی سابیر و ئارامگر چونکە پاداشتی ئارامگران خوا دەفەرمێ ئینەما یوەفە صابرون ئەجرهم بغیری حساب طبعاً پاداشتی قیامەتێک کردەوە یەک بە 10 یەک بە 100 وایە یەک بە 700 بەس ئەوەی کە ئارام دەگرێ لەسەر مصیبەت یعنی پاداشتەکەی بێژمارە بێ حسابە بۆیە ئەگەر هیچت نەکرد بێ خی گەورە پلت پێ بەرز دەکاتەوە ئەیگە غەڵەتێکت کرد بێ خی گەورە بەهۆی غەڵەتەکەیەوە تووشی مصیبەتی کردبی خی گەورە گوناهەکەت تاوانەکەت پێ ڕەش دەکاتەوە لە هەردوو حاڵەتەکەیدا ئینسان قازانج دەکە بۆیە ئەو حەدیثەی کە عەجەبەن لئەمری المؤمنین کە هەمومان دەیزانین کە پێغەمبەر دەفەرمێ سەرم سوڕماوە لە ئیش و کاری ئینسانی ئیماندار وایە ئەگەر ئیماندار ئەو عادەتێتی تووشی ناڕەحاتی ببێت چ دەکا ناڕەحاتی توش ببێ ئارام دەگری تەمان ئارامگری ئەوە پاداشتەکەیتی ئەی ئەگەر خۆشی توش بوو سوپاسگوزار دەبێت تەمان هەم ئارامگری پاداشتەکەی نەبڕاوەیە هەمیش ئەو کەسەی کە سوپاسگوزارە لە بەهەشتدا کۆشکەیە پێ دەوترێت کۆشکی حەمد کۆشتی ستایشکردن ئەوەی چاکەیە لە دنیای ئیستیفادەت لێ کردووە بەڵام بە ئیخوات زانیوە شکری خوا لەسەر کردووە لە بەرامبەردا خوا نیعمەتەکەشت بۆ زیاد دەکە ئەوەی قیامەتێشت دەداتێ بۆیە هەموو مصیبەتێک کە تووشی ئینسان دەبێت طبعاً ئەگەر بیر لە پاداشتەکەیکەوە هەر بە تەبیعەت لەسەرت ئەهوەن و قورس دەبێت یعنی سووک دەبێت و ئەو کاتەش ئەمە غەڵەتە زۆر جار کە تووشی ناڕەحاتی و ناخۆشی دەبێن یعنی ناومێدی دەمانگرێ جاری وایە لە ئیمانی خۆت دەکەویە گومان خوا دەبێتم کرد بێ بۆ وام لێ دەکەی بۆ لە زیاتی هەموو هەیە بە زمانی ژوا دەڵێ و هەیە بە زمانی حاڵ وا دەڵێ کە سەحابە و پێشینەکان عکس بوون ئەو کاتەی نەخۆش نەکەوتون مصیبەتیان توش نەبووە کە سوکاری نزیکیان نەبردووە لە ئیمانیان کەوتونەتە گومان هەر بەڕاستی ئینسان چونکە مصیبەت و الأنبياء فالأمثل والأمثل پێغەمبەر دەفەرمێ مصیبەت و تاقیکردنەوەی پێغەمبەران گەورەیە ئەوجا چێ لە پێغەمبەرانەوە نزیکتر بە ئینسان کە هیچی توش نەبوو جێی گومانە نەگەگەر تووشی ناڕەحات بۆیە هەموو مصیبەتێک کە ئینسان بیر لە پاداشتەکەی بکاتەوە بەلایەوە سووکە بەڕاستی چونکە تۆ لە دنیاە ئەگەر هەڕێک بە ئاگری بسووتێنن 10 ساڵانیش هەر بە ڕوح کێشانەوە بی ئێستا ناگاتە یەک لە حەزەی گۆڕە و شارێک یا ئەو
کێبڵ و قامسەی کە بە مەلایکەتەکانەوەیە کە لە کاتی خستنە قبر و گۆڕدا لە ئینسانی تاوانبار دەدرێت و بۆ ئینسانی تاوانبار بەکاردەهێنرێ بۆیە هەتا خوا عقوبەت بۆ پێشخا خوا زۆرتری خۆشویستوی بۆ ئینسان ئەگەر فکری لەکن ئەوەی بێ بێگومان سەبر مصیبەتەکە لەسەر ئەهوەن دەکا و حقیقەتێکی کەشەیە تەبەن هیچ مصیبەتێک تاسەر نییە و هیچ ناخۆشیەک تاسەر نیە ئینسان سەبری هەبێ بۆیە سەبر دەرگای یەکەمی کردنەوەی ناخۆشیەکانە دووەم نوێش ئینسان کە مصیبەتی توش بوو ناڕەحاتی توش بوو خەفەتت هەبوو مەراقت هەبوو بڕۆ بەڕاستی نوێژێکە لەگەڵ خوای گەورە بدوێ و قسە لەگەڵ خوای گەورە بکە بزانە دڵت ئەهوەن دەبێتەوە یان نابێتەوە دڵت ئارام دەبێتەوە یان نابێتەوە بۆی خوا دەفەرمێ ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە تەبەن چێ هەست پێ دەکات تەوان بێگومان کەسێک ئیماندار بێ ها ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئیماندار چێە ئەو کەسە نیە نوێژان دەکات ڕۆژوان دەگرێ بەتەنی ها ئیماندار ئەوەی کە لە شەش ڕوکنەکاندا لە شەش پایەکاندا گرفتی نەبێ ها گرفتی یەقینی ها قەناعەتی دڵی نەبێ ئەی کە ئەوانە ئیماندارن داوای یارمەتی و کۆمەکی بکەن لەخوا بەهۆی سەبر و نوێژەوە ئین الله مع الصابرین بێگومان خوای گەورە لەگەڵ ئەو کەسانەدایە کە ئارامگرن خوای گەورە ئارامی و سەبرمان پێ ببەخشێ لەسەر ناخۆشی و ناڕەحەتیەکە